پەرلەمانی کوردستان ئەمڕۆ کە یەکی حوتە دەکەوێتە ناوپوشی وەرزی یاسادانان ئەوە بۆ ماوەی 2 مانگ بەردەوام دەبێت بەڵام مانای ئەوەش نییە پەرلەمان داوامی تێدا نەکرێتم بەڵکو تەنها ئەوەیە کە لێژنەکان یاخود لە ماوەی ئەو 2 مانگە هیچ کۆبنەوەیەک ئەنجام نادێت بەڵام لە هەمان کاتیشدا دەتوانرێت پەرلەمانی کوردستان دانیشتنی ئیستثنایش ئەنجام بدرێتن هەرکو خۆتان دەزانن ئێستا دۆخێری کوردستان و پێکهێنانی دەستەی سەرۆکایەتی ماوە و خاڵەکانی تریش ماون بۆ جێبەجێکردنی خاڵەکانی تری پەیڕەوی یاسایی بۆیە پەرلەمان لە ئێستادا کەوتە ناوپوشی وەرزی یاسادانان و چاوەڕێژ دەکەین بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی و کاتێکا هێز و لانە سیاسی سەرکەوتوەکان خود با بڵێن فراکسیۆنە سەرکەوتوەکان گەیشتنە ڕێککەوتنێک و کاتی پەرلەمان دەتوانانی دانیشتنی بۆ بکرێت و دەتوانین دابنیشی کۆبنەوەی خۆی ئەنجام بداتن پێشتریش ئەومان ڕاگەاندە و پێشتریش ئەومان ڕوون کردوەوە کە بەشێک لە خەڵکی خۆشەویستی کوردستان کە باز لە پشووی یاسادانان دەکرێت وا تەسەوڕ دەکرێت کە پەرلەمانی کوردستان کۆبنەوەات و یاخود دەوامی تێدا ئەنجام نادرێت نەخێر بە پێچەوانەوە سەرۆکایەتی دیوانی پەرلەمان فەرمانبەران بەڕێوەبەراتەکان هەموو دەوام و کاری ئیشوخاری خۆیان بە ڕێکی ئەنجام دەدرێتن.